ئەمانەیە باسی لێو بکەین لەم ڕۆدا ئەویش بەنسبەت یاساکانە یاساکان ئافرەتان لە کوردستانە دیارە هەوڵی زۆریان داوە یەکێک لەو هەوڵانەی کە داویانە مەسەلەی بەشداریکردنیانە لە هەموو کایەکانە یعنی سەردەمێک بۆ ئافرەتان لە هیچ بەشداریێکیان نەبووە لە هیچ کایەکی سیاسی و ئابووری و ئەو شتانی کە پێی بڵێن کە زیاتر پێگە و مەکانەتی ئافرەت پایدارترەکە بەقووەترەکە بەهێزەکە بەڵام لە دنیای ئەمڕۆدا سەیرەکەین ئەوە تا مەسەلە پەرلەمانەکانە بە ڕێژەی لە 125 بۆ لە 130 ئافرەتان تیایدا بەشدارن و هەمیشە ئەو ئافرەتانەشی کە بەشدار بوون یعنی کەسانێک بوون کە ئافرەتەکان زۆر جار جددیتر بوون لە پیاوەکان کە ئەمە ڕۆڵێکی گرنگیان بینیوە لەو حاڵەتە و یەکێکی تر لەوانە لە دەسەڵاتەکانی جێبەجێکردن و لە هەمان کاتە لە دەسەڵاتی دادوەریە بە هەمان شێوە مەسەلە ئێستا لەوانەیە ناڵێن ڕێژەکە زۆرە بەشداریەکە لە جێی تموحی ئافرەتانە لە جێی ڕێژەی ئەو ڕێژە زۆرەی کە لە کۆمەڵگای ئێمەدا مەسەلە زۆرترینی ڕێژەی ئافرەتان لە ناو کۆمەڵگاکانی ئێمەدا هەیە بە ڕێژە و بە ئامار بیگری ئافرەتان زۆرترن بەڵام بەشداریەکان بەپی ئەو ئامار و ئەو ڕێژانە نییە کە ئافرەتان هەیەە بەپی ئەو قوربانی دانانە نییە کە ئافرەتان هەیەە بەڵام هەر چۆنێک بێ هەنگاوێکی باشە و دەکرێت ئافرەتان هەنگاوی باشتر و بەهێزتر بنێن تاوەکو بتوان بەشدارێکی کارا و فعلیان هەبێ و لە هەمان کاتە بتوانن عەقڵیەتی کۆمەڵگا بەو جۆرە بگۆڕن کە ئافرەتیش ئەتوانێت دەور و ڕۆڵ و کاریگەری خۆی هەبێ چونکە ئەوە دوجار بەشداریکردنی تاکەکانی کۆمەڵگەیە بە ئافرەت و پیاوە بڕیار ئەدا ئایا ئەو کەسە توانای بەڕێوەبردنی هەیە یانیەتی لە وڵاتێکی وەکو فنلەندادا ئەبینی لە 150 هەموو دام و دەستگا شەرعی و قانونیەکانیان هەموو دەسەڵاتەکانی جێبەجێکردنیان بە ئەنجومەنی وەزیرانەکەشیانەوە لە 150 ئافرەت ئەیبا بڕێوە بەڵام لە هەمان کاتی وڵاتێکی زۆر پێشکەوتووە کاوە بێ ئافرەتان ڕەگەزی مەینەبوونی ئافرەت نابێتە بناغی ئەوەی کە بڵێ ئافرەت توانای نییە بەڵکو دوجار بەشداریکردنەکەیان بڕیار ئەدا لەسەر ئافرەتە توانای هەیەیانەتی بۆیە بەڕاستی یەکێک لەو شتانە ئەم بەشداریکردانەیە کە لە واقعی ئەمڕۆی کوردستاندا بەشداری هەیە لە هەر سێ دەسەڵاتەکەی جێبەجێکردن و لە هەمان کاتە دەسەڵاتی دادوەری کە چەندین مەسەلە دادوەری بەڕێز هەیە بەڵام ڕێژەکەیان کەمە ئێمە هەر چۆنێک پێمان خۆشە کە ئافرەت وەکو دادوەرێک مەسەلە لە ناو مەحاکمەکانە دەرئەکەون بۆیە ئەمانە گرنگترین شتەکە ئافرەت توانیوێتی هیندا لە هەمان کاتە لە ساڵی 2002 حیزبە سیاسەکانی کوردستان ئەمانە هەمووی بەداکۆچیکردنی ئافرەتان بووە ئەگەرنا ئافرەت خۆی هیچ کاتێک فەرمووی لێ نەکراوە وەرە مەسەلە تۆ بەشداریت پێ ئەەکەین بەڵکو بەداکۆچیکردنی کۆمەڵێک ئافرەت بووە کە لێبڕاوانە بەبێ ماندووبوون هەوڵیان داوە کە بتوانن داکۆچی لە بەشداری سیاسی ئافرەتیش بکەن ئەوە تا لە دوای 2002 زۆربەی زۆری حیزبەکان بەرەو ئەوە ئەڕۆن کە ئەندامانی سەرکردایەتی حیزبەکانیان بەرەو زیاتر ڕۆشتووە حیزبی وا هەبووە هەر نەی بووە بەڵام بوویەتی دوجار مەسەلە ئافرەت گەشتۆتە ئەنجومەنی سیاسی و مەکتەب سیاسیەکانی حیزبەکان ئەمە هەنگاوی گەورە و مەزنن کە وەکو قۆناغێکی ئینتیقالی بوو ئەم مەرحەلەی ئێمە زۆر باشە هیوامان وایە کە ڕێژەکە بەرەو باشتر بڕوا و ببینە کۆمەڵگایەکی مۆدێرن کە بتوانین چونکە ئەو کۆمەڵگا مۆدێرنانە هەمیشە بە معیار یعنی لە ئاسی نەودەوڵەتیدا معیار بۆ کۆمەڵگایەکی مۆدێرن یەکەم شت ئەگەڕێنەوە سەر ئەوەی کە بزانن ئایا لەناو ئەو کۆمەڵگەیەدا مافی ئافرەت مافی مناڵ پارێزراوەیاننا ئایا ئافرەت بەشداری واقعی پێکرێ لە ناو کۆمەڵگاکەدا یا ڕۆڵێکی لاوەکی و پەراوێزخراوی هەیە بۆیە دوجار ئەمانە بڕیار ئەدەن لەسەر ئەوەی کە ئەم ئافرەتانە کە بەشداریی کاران هەبووە لە حیزبە سیاسیەکانە و خاڵێکی تر ئەوەیە کە لە مەسەلەی یاساکانە کە ئەبینین ئێمە ئافرەتان ڕۆڵی بەرچاویان بینی لەوەی کە توانیان کۆمەڵێک لەو یاسانەی کە جیاکاری ڕەگەزی پێوە دیار بوو بتوانن بیگۆڕن چونکە لە واقعدا ئێمە ئەگەر سەربوردەیەک بکەین بەسەر هەموو یاسا عێراقیەکانە لە پێش هەمویانەوە ئەگەر یاسای مەدەنی بێنین
لە قانونی مەدەنی عێراقیدا کە لە ساڵەکانی 1932 33 و 34 بە تەواوەتی کامل کراوە لەم ساڵانەدا کە ئەو یاسایە دانراوە لەو ساڵانەدا یعنی تەنها یاسایەک کە لە 1956ەوە تعدیلاتی بەسەرانە هات بێت و کە وەک خۆی مابێتەوە و لە هەمان کاتە ئافرەتانی ڕێکخراوەکانیش هیچ کاتێک قسە و باسێکیان نەبوو بێ لەسەر قانونی مەدەنی لەو کاتەوە ئەبینیت قانونی مەدەنی عێراقی هیچ کاتێک جیاکاری ڕەگەزی نابینی چونکە ئەبینی ئەو هەڵسوکەوتە یاسایانەی کە لە قانونی مەدەنیدا هەیە بە نمونە بیگرین مەسەلە گرێبەستێکە ئەو ئاسارە یعنی ئافرەتیش وەک پیاوێک بە هەمان شێوە هیچ کاتێک کە قانون ڕێگەی لێ نەگرتووە ئافرەت ئەتوانێت وەکو هەموو پیاوێک مەسەلە هەستێ بە بەستنی گرێبەستەکان گرێبەستی کڕین و فرۆشتن گرێبەستی بەکرێدان گرێبەستی کۆمپانیاکان گرێبەستی بەڵێندەرایەتی یعنی بە پێی قانون ئەو ئاسارە قانونیانەی کە کاتی لە کاتی دروستبوونی کێشەیەکی قانونیە کە ڕوو ئەکاتە گرێبەستێک یاخود کێشەیە کە ڕوو ئەکاتە مەسەلە معاملەیەکی مەدەنی لە بینی دوو کەسە دوجار ئەو معاملەیە چەندێک بۆ ئافرەتێک بۆ پیاوێک ئاسارەکان لەسەری بۆ ئافرەتێکی شەرۆکو یەکە ئەو ئاسارە قانونیانەی کە ڕوویەکە ئەو یاسانە کەواتە قانونی مەدەنی یەکێکە لەو قانونە گەورانەی کە هەم لە شریعەتی ئیسلامیەوە زۆربەی زۆری وەرگیراوە و هەندێکیشی لە عورفە وەرگیراوە کە عورفەکەش دوجار لە نەتیجە عورفەکەی ئەو کاتێک کە ئەو یاسایی تیادا نووسراوەتەوە کۆمەڵگەی عێراقی کۆمەڵگەیەکی مسلمان بۆیە عورفەکانیشی زیاتر عورفی ئیسلامی بوون بۆیە لێرەدا بەڕاستی ئەمە یەکێکە لەو شتانەی کە ئافرەت و پیاو وەکو یەک ئەتوانن لە قانونی مەدەنیا مافیان پارێزراو بێ واتە ئافرەت ئەتوانێت مامەڵە بکات بە هەموو حەقێکی گواسترا یعنی چۆن کڕین و فرۆشتنی هەموو ماڵێکی منقول و غیر منقول گواستراوە نەگواستراوە یعنی ئەتوانێت خانوو بکڕێ ئەتوانێت بیفرۆشی ئەتوان بۆیە دوجار ئەمەی کە ئافرەت نەیتوانی و لەم مەجالە ئەسپی خۆی تاو بدا ئەوە عورفی کۆمەڵگا بۆ یەکێکە لەو عورفانەی کە زوڵمی لە ئافرەت کردووە هەمیشە ئەگەر خۆشی توانای هەبوو بێ ئەگەر توانای مالی و داراییشی بەقوت بوو بێ نەیتوانی و جورئەتی نەکردووە هەستێت بەوەی کە مامەڵەیەکی دارایی بکە کڕین و فرۆشتنێک بکات دوجار هەرە بێ پیاوەکان بڕیاری بۆ بدەن کەچی بکات و چێنەکە بۆیە ئەم جۆرە بیرکردنەوە و تێڕوانینە بۆ ئافرەتی بەرەو پێش نەبردووە بەڵکو ئافرەتی بەرەو دواوە بردووە لە دنیای ئەمڕۆدا ئەگەر سەیری وڵاتانی دراوسێ خۆمان بکەین ئەگەر نزیکترینیان سەری مەسەلە وڵاتی ئێران بکەین کە لە هەمان کاتە وەک وڵاتێکی ئیسلامی تەعامل لەگەڵ ئافرەتاکە لە هەمان کاتە ئافرەتی زۆر گەورەی مەسەلە پێی بوترێ بزنەزومێنی پێوترێ ئەو ئافرەتانی کە زۆر بەتوانن ئافرەتە خاوەنی شەریکەیە ئافرەتە بۆ چونکە دوجار کۆمەڵگە وای لەم ئافرەتە کردووە کە تێڕوانینی کۆمەڵگە کە بتوانێت ئافرەتە زیاتر بتوانێت ئەسپی خۆی تاوبدا بۆیە ئەو ڕێژەیە بۆ ئێمە زۆر کەمە کە ئافرەتان بۆیە ئەبێ ئێمە لەم ڕۆ هەوڵ بدرێ تاکەکانی کۆمەڵگا و شیار بکرێتەوە بە پیا و ئافرەتەوە کە ئافرەتی ژوەک و پیاوێک دەتوانێت هەموو مامەڵەیەکی مەدەنی بکە بەبێ ئەوەی هیچ قەیدێک لەسەری دانرابێ یەکێکی تر لەو خاڵانە کە بەڕاستی لە مەسەلەی یاساییە ئەویش ئەوەیە کە لە مەسەلەی یاسای سزادانی عێراقیدا کە ئێمە بمانەوێت قسەی لەسەر بکەین لە یاسای سزادانی عێراقیدا ئەبینین هەندێک حاڵەت هەیە هەندێک ماددە هەبوو کە جیاکاری ڕەگەزی تیاکرا بوو ئەویش بریتی بوو مەسەلە بۆ نمونە لەو یاسایانە کە جیاکاری ڕەگەزی تیادا کرا بوو لەوانە مەسەلەی کوشتنی ئافرەت بە بیان و شەرەف بە پیانەوەی شەرەف پارێزی یا چۆنەڵی پاکردنەوەی شەرەفی بنەماڵەکەی بە کوشتنی ئەو ئافرەتە ئەم یاسای سزادانی عێراقیە بۆ تێبینیتان یاسای سزادانەکە لە شریعەتی ئیسلامی و کەمی وەرگیراوە زۆر بە کەمی وەرگیراوە ئەم یاسای سزادانی عێراقیە زیاتر سەرچاوە سەرەکیەکەی بریتی بۆ لە قانونی فەڕەنسی بۆیە حەقی خۆیەتی کە ڕێکخراوەکان هیچ کاتێک لەم مەوزوعانەدا گلەیی لە ئیسلام و لە دین و لە ئاینی خەڵک نەکەن بڵێن ئەمە دوجار ئیسلام وا بڕیاریداوە کە ئافرەتێک لە مەسەلە ئەگەر لە پێناوی شەرەفی بنەماڵەکەیدا ئافرەتەکە بکوژرێ و بۆ پاکردنەوەی شەرەفی بنەماڵەکەی.